سەرچاوەی ئاوی قولە یەکێکە لەو سەرچاوە ئاویانەی ناو شاری ڕانیە کە دەکەوێتە ناوەندی شار و هەروە خاوەنی ئاوێکی زۆر پاک و سازگار و چواروەرزە. سەرچاوەی ئاوی قولە مێژوێکی دێرینی هەیە لەو شارەدا کە دەگەڕێتەوە پێش سەردەمی ئیسلام و دەگەڕێتەوە ئەو کاتانەی ئەو سەردەمانەی کە ئاشوریەکان و سۆبەریەکان و ئەکەدیەکان لەو ناوچەوە ژیاون. دیارە سەرچاوەی ئاوی قولە ئەگەر بێت و بە مێژوەکەی دابڕۆینە خوارەوە هێندە خزمەتی ئەو شارەی کردووە کە ئێمە وەکو هاوڵاتی و هاوشاری ئەم شارە هەمومان قەرزاری ئەو ئاوە پاک و جوانی و سازگاری سەرچاوەی ئاوی قولەی. سەرچاوەکەمان لە نزیکترین شوێنی شاری ڕانێدایە کە 570 متر لە ئاسی دەریاوە بەرزە. سەرچاوەی ئاوی قولە دەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ بۆ پێش ئەو دروستبوونەی شاری ڕانیە کە شارستانیەکی کۆن و نوێی هەیە، خاوەنی شارستانیی کۆن و نوێیە شاری ڕانیە و یەکێک بووە لە ئەو هۆکارانەی کە خەڵک لێرە کۆبووتەوە و شاری ڕانیە دروست بووە. واتە سەرچاوەی ئاوی قولە یەکێک بووە لە هۆکارەکانی دروستبوونی شاری ڕانیە. چەند سەرچاوەیەکمان هەبووە لە شاری ڕانیە، ئەمان ئاوەکانیان تا سنوورێک وشک بوونیان نەماون یان ئاویان کەم بۆتەوە، بەڵام ئەم سەرچاوەیە زۆر خۆڕاگرە و چواروەرزی ساڵ ئەو ئاوە جوانە پاک و سازگارەی پێشکەشی هاوشاریانی دەکات. سەرچاوەی ئاوی قولە تاکو ئێستا سەرچاوەکە نەزاندراوە، بەس ئەوەی کە خۆم وەک شارەزایەک کە بەدەداچوونم بۆ کردووە سەرچاوەکەی لە زنجیرە شاخەکانی قەندیلەوە دێت و هەروەها خاوەنی ئاوێکی زۆر بەهێزە. ئەو سەرچاوانی کە کەوتونەتە ناو شاری ڕانەی دەوروبەری زۆر جار بەهۆی کاریگەریەکانی وشکە ساڵی و گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە لەم سەردەمەدا سەری هەڵداوە وشک بوونیان ئاویان کەم بۆتەوە، بەڵام سەرچاوەی ئاوی قولە زۆر خۆڕاگرە، خاونێکی ئاوێکی باشە. ئێستا ئێمە کە لە وەرزی دستان داین، سەرەتای دستانی 2024 بۆ 2025 داین، بڕی ئاوەکەی خۆی لە دەست نەداوە بەهۆی ئەو بەهێزی ئەو خۆڕاگرەی کە هەیەی. سەرچاوەیەکی زۆر بەهێزی ئاو بووە و دەوروبەرەکەی گوتجاو بووە بۆ بەخێوکردنی ئاژەڵ و بەڵێ مەڕ و ماڵات و هەروە ئاوەکەی کە هێندە زۆر بووە بە سێ ڕووبار چۆتە خوارەوە بۆ دەشتی بتوێن ئیتر خەڵکەکە لەم ناوە لە بەردەمی سەرچاوەکە تاکو دەگاتە دەریاچەی دوکان ڕانیە. ئەمە هەمووی بۆ تەشینایی و کوشت و کاڵ و بۆ زۆر مەبەستی بواری ژیانکردن ئاوەکەی بەکارهێنراوە. لەو ماوەیدا کە بەشی ئاو لە شارەوانی دروست دەبێت کە تاکو پرۆژەکە دادەمەزرێ و بە فەرمی دەکرێت، لە شاری ڕانیە بەکەر و کوندە و تێڕەوە ئاو دابشکراوە. خەڵک ڕەنگە ئەو زانیارە نەزانێ ئەو 3-4 ساڵە دواتر پرۆژەکە کە بەرفراوان بووە وردە گرنگی پێدراوە. ئەوە بووە لە ساڵی هەفتاکان ئیتر پەمپی کارەبایی دادەمەزرێ، دوایی پۆمپەکان فراوان دەبن، پرۆژەکە لە دەرەوە دێتەوە ناو لە دەرەوە پەمپەکان دێتە ناو پرۆژەکە. لە ساڵی هەشتاکان سەرەتای ساڵی هەشتاکانیش بینای بۆ دروست دەکرێت کە بینای بۆ دروست دەکرێت چەند خزمەت گوزارێکی هونەری تر دادەمەزرێت لە ناو پرۆژەکە، وەک دامەزراندنی تۆڕی کارەبا و هەروەها زیادکردنی ترۆمپاکانی ئاو و بیناو و لە سەرەتای ساڵانی شێستەکان دواتر سەرچاوەکە سیاجێکی حوشەیەکی بۆ دروست دەکرێت بۆ ئەوەی کەوە پرۆژەکە بپارێزرێت لە ڕووی ئاسایشەوە لە هەندێک کاری ئاژەڵ و دەستی کاری مرۆی. 70 ساڵ دەبێت ئەم پرۆژەیە خزمەت بە شاری ڕانی دەکات وەکو پرۆژە، نەک وەک سەرچاوە، وەکو پرۆژە نزیکەی 70 ساڵە خزمەت بە شاری ڕانی دەکات. لە 165 بۆ 70 ئاو بۆ شاری ڕانیە، بۆ گەڕەکانی شاری ڕانیە دابین دەکات و هەروەها خزمەتێکی باش و بەرچاوی هاوشاریان دەکات بە ئاوە پاک و سازگارەکەی کە هەمیشە جێگەی ئەوەیە کە بپارێزرێ کە خزمەت بکرێ، بەڵام بەداخەوەش وەکو پێویست ئاوری جدی لێ نادرێتەوە کە ئێمە
کاتی خۆی زۆرمان هەوڵدا بۆ نۆژەنکردنەوە و جوانکردن و بەرپراوانکردنی. ئەم سەرچاوەیە نزیکەی 8,000 تا 10,000 متر سێجا لە کاتژمێرێکدا ئاوی بەرهەم دێنا، بەڵام ئەوڕۆ ئەم ڕێژەیە کەم بۆتەوە بەهۆی ئەو گۆڕانکاری و کەش و هاو دەستکاری مرۆیە بۆتە نزیکەی 3 تا 4,000 متر سێجا ئەوش کە کاتێ سەرچاوەکە دەژێتەوە ئاوی بارانباری زۆر دەبێت و کێشەی ئاوی بارانباریمان نامێنێت.